هیچ ڕاو کرد؟ بەڵێ ڕۆڵا دوو کەروێشکم ڕاو کرد. ئێوەڵا باشە. چی باشە وەڵا ئەوەنە چاوم نابۆ جاسووسەوە خەوم لێکە و لە خەوما دوانم کوشت. دوو کەروێش. بەخێر بیتەوە. قوربان بە چایەکی دژ لە من بەرێ باو چەناگەین بێنمە ئێرە لە خەفەتە. ئاوی خۆ دەی. ئێوە قوربانی ئەو دەست و پلە بم. دە باشە تۆش کراسێکم بۆ بکڕە. چی بۆ بکڕم؟ کراسێک دەسێجلی جوان. ئەی هەفتەی پێشوو ئەوەی کری جوان نەبوو؟ بەرە وەڵا بەزەوەنە کوتاڵی جوانی لەلایە حەزەکەمە هەموو ڕۆژێ دەسێجلی جوان. ئاجاوە ڕەفیقی خۆمە و ماتۆڕە بەخوا قماشی وای لایە. ماتۆڕی چی؟ ئەوەی کاگەڕێ لەم ناوە. وەڵا من لەوێ نامەوێ ئەچم بۆ کوتاڵی نما. چۆ؟ کوتاڵی نما. کوتاڵی نما بابە من چۆن نتوانم ئەبێ بە گۆرانیەوە بۆ بڵێم. ئێ فەرموو بیڵێ. یا بۆ ناڵێم بەسەر ئەو چاوە. ئابەم سەبای ساحانە بۆ لێم دەگری بەهانە داوای جلم لێ دەکا لەلایە و بازرگانە کوتاڵی نما دیارە لەناو ئەو کوردستانە قماشی جوانی لایە و نرخەکانی ئەرزانە منیش دڵێ ناشێنم خانم ئابە و چاوانە جۆ بۆ کوتاڵی نما قماشەکانی جوانە جۆ بۆ کوتاڵی نما قماشەکانی جوانە جۆ بۆ کوتاڵی نما قماشەکانی جوانە بۆ دەستکەوتنی جوانترین قماشی خانمان سەردانی کوتاڵی نما بکەن. سلێمانی ڕزگاری تازە پشت ڕەنگەلەری سەر شەقامی سەرەکی مزگەوتی حەزرەتی ئیبراهیم کوتاڵی نما بەو سەبای ساڵحانە قوڕی کرد بەسەرما